نووسنگەی چۆڵ و تەلەفۆنی بێوەڵام شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران کەرتی حەج و عومرەی خستۆتە دۆخێکی سەختەوە. گەشتەکان بە ڕێژەی 180 کەمی کردووە و تەواوی جوڵە بازرگانیەکان پەخراون. سەدان هەزار دۆلار زیان بەر کۆمپانیەکانی حەج و عومرە گەیشتووە. هەموو عالەم زەرری پێکەوتووە، هەموو جیان زەرری پێکەوتووە، ئێمەش بەشێکی لەوانی کە زەرمان پێکەوتووە کارەکار و کەسابەتمان هەمووی ڕاوەستاوە. دەرێکی زۆرە لە هەمووی کەوتووە، هەنەوە کە فەنادقی گرتووە سا هەمان بۆ 11,000 ریاڵی سعودی گرتووەتی، ئێستا کە لە ئێستای فرۆشێتەوە بە 2,000 بە 3,000 ریاڵ بۆ زەوی لەوەی زەرەکەی کەمتر بێت. فەنادقمان هەبوو بە 12,000 بە 13,000 ریاڵ کڕیمانە، ئێستا بە 5,000 فرۆشتومانێتەوە نەجاتمان بووی. بەس بۆی کە زەرەکە نیوکردنەوە قیمەت بێت. خاوەن کۆمپانیەکان لە ژێرباری قەرزێکی زۆری داراییدان بەتایبەت بۆ ئەو ئوتێلانەی بۆ 10 ڕۆژی شەوی کۆتایی ڕەمەزان حجز کرابوون. لە کاتێکدا گەشتی وشکانی تا ڕادێکەیە، بەڵام ئاسۆی گەشتە ئاسمانیەکان هێشتا نادیارە. ئەو بارودۆخی کە هاتوۆتە ئاراوە لە سەرەتای ڕەمەزانەوە بەهۆی وەسانی ڤیزە و وەسانی گەشتەکانی فڕۆکە و پاسیش زەرەر و زیانێکی زۆری گەیاندووە بە کۆمپانیەکان بەتایبەت کە ژمارەیەکی زۆر لە کۆمپانیەکان لە سعودیە ئوتێلیان حجز کردەوە و ئوتێلانە لەبەرەوەی نەفەرەکان بەهۆی بارودۆخەوە نەیانتوانیوە گەشت بکەن، ئوتێلەکان بە بەتاڵی ماونەتەوە کۆمپانیەکانیش ناچار بوون پارەی ئوتێلەکان بدەن. ئەمەش بووەتە زەرەرێکی زۆر کە وای کردووە پارەیەکی زۆر بەهدەر بڕات لەو نێوانەدا. لە ئێستا حکوومەتی سعودی بە شێوازی سیستمی کۆتا دەوترێت کە ڕۆژانە 500 ڤیزە بۆ عێراق دابین نەکات، بەڵام ئەم بارودۆخە دڵنیانین ئایا بە چ شێوازەکە، ئایا بۆ نمونە هەر کۆمپانیایەک چەندی ڤیزە بەر ئەکەوێت، چکە ئەو ژمارەی کە دیاریکراوە بۆ هەموو عێراقە کە ژمارەیەکی زۆر کەمە و ئەوەش کە هەیە بە ڕێگەی وشکانیش سەفەرەکرێت نەوەک بە ڕێگەی ئاسمان. وتەبێژی بەڕێوەبەتی حەج و عومرەی هەرێم دەربارەی ئەو 500 ڤیزەی ڕۆژانە کە بۆ عێراق و هەرێم دانراوە دەڵێت بە شێبڕکێ و 5 کۆمپانیای هەرێمی تێدایە، بەڵام وەرگرتنی سەختە. ئەو کۆمپانیانەی کە دەتوانن ڤیزە وەرگرن کۆمپانیا کوردستانشی تێدایە کە 5 کۆمپانیان ئەمانە کۆمپانیا سەرەکین. سعات 12 شەو سیستەمەکە دەبێتەوە، بەڵام بە 5 دقەیەک ئەو ڤیزانە تەواو دەبێتن. لە عێراقیشدا ژمارەیەکی زۆر کۆمپانیا هەن و ژمارەیەکی زۆر داواکاری هەن. ئەوەی ئەمن ئاگادار بم دوێنێ لە کوردستان هیچ کەس وەری نەگرتووە، بەبەر نەکەوتوە بەر سیستەمەکو ئەوەیە کە خوێندنی سیستەمی خوێندنەکی زووتر تۆماری بکاتن بەبەر ئەو دەکەوێتن. ئەم وەستانە کاری سەدان کۆمپانیا حەج و عومرەی کەس کردووە. ئێستا ئەم کارتە لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختدایە. زۆرێکیان دەڵێن ئەگەر ئەم دۆخە درێژە بکێشێت ڕەنگە دەستبەرداری بزنسەکە بین. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.